ئەمڕۆ لە شاری لەندەن ڕێکخراوی داکۆک بە هەماهەنگی لەگەڵ فیدراسیۆنی سەرانسەری پەنابەرانی عێراق و چەند ڕێکخراوێکی ئینگلیزی ڕێپێوانێکی فراوانی ڕێخست دژ بە زۆرە ملەی ناردنەوەی پەنابەران بۆ وڵاتەکانیان و ناردنی پەنابەران بۆ ڕواندا. ڕێپێوانەکە بۆ پاڵپشتی لە پەنابەران بە گشتی و ڕەوەندی کوردی بوو لە بەریتانیا. لە بەردەم پەرلەمان چەندین دروشمیان بەرزکردەوە داوای ڕاگررتنی دەست بەجێ یاسای دیپۆرتکردنەوەی پەنابەران و یان ناردنیان بۆ ڕەوەندا دەکرد. تا دێت ناڕەزایەکانی دژ بەم یاسایە بەرفراوان دەبێت و ڕێکخراوەکانی تایبەت بە مافی مرۆڤ و پەنابەران و یاساناسان بە یاسایەکی دژ بە مافەکانی مرۆڤی دەزانن. بەپێی یاساکە کە بە زۆرینەی دەنگی پەرلەمانتاران لەسەر داوای ڕیشی سوناک سەرۆکوەزیران دەرچوو، ئەو پەنابەرانی کیسەکانیان لە بەریتانیا داخراوە لەگەڵ ئەو پەنابەرانی کە تازە دەگەنە بەریتانیا دیپۆرتی وڵاتەکانی خۆیان دەکرێنەوە یان بە زۆرە ملیێ دەنێردرێن بۆ ڕواندا. Kurdistan is not safe to send people back to. I believe Iraq is not safe to send people to. البته ام دیپۆرتکردنەوەیە دژی یاساکانی مافی مرۆڤە و هەروەها دژی یاساکانی مافی پەنابەرانە. بۆ ئەمە بەستا ڕێکخراوی داکۆک لەگەڵ فیدراسیۆنی پەنابەران بەیەکەوە لەگەڵ چەندین مرۆڤدۆست کە ئەوانەی داکۆچی دەکەن لە مافی پەنابەران بەیەکەوە هاتووین لێرە لە شاری لەندەن خۆپیشاندانێک ئەنجام بدەین. ئێمە ئەمڕۆ وەکو چالاکوانی داکۆخ هاتوون بۆ پشتگیریکردنی پەنابەران دژی بەناردنەوەی پەنابەران بۆ ڕواندا بۆ عێراق بۆ دیپۆرتکردنەوەیان. ئەو گەنجە خێر لە خۆ نەدیوانەی کە لە وڵاتەکانیان هاتوون بۆ بەریتانیا بە یاسایەکی دەرکردو بەریتانیا دەیەوێت بەو یاسایە بیانگەرێتەوە بۆ وڵاتەکانی خۆیان بە تایبەتی ئەو کوردانە ئەو عێراقیانەی کە لە عێراقەوە هاتوون بۆ ئێرە. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک دیفاعی تەواویان لێ دەکەین بۆ ئەوەی دیپۆرتی وڵاتی خۆیان نەکرێنەوە، چونکە لێرە ژیاون و دەیانەوێت لێرە بژێن، لەوێ ئەوانە نەوەی دوای ڕاپەڕینن، لەوێ لەژێر ئەو دەسەڵاتە دیکتاتۆریە دڕندەیە کە چەندین ساڵە هەرێمی کوردستان و عێراق بەگشتی لەژێر دەستیانە سەرخان و ژێرخانیان تاڵان کرد، گەنجەکانیان ئاوارە و دەربەدەرکردن. ئەمڕۆ هەستانی بە سازدانی ڕێپێوانێک لە بەردەم پەرلەمانی بەریتانیا بۆ بەردەم ماڵی سەرۆکوەزیرانی بەریتانیا بە مەبەستی پشتگیریکردنی پەنابەران و دژایەتی ئەو قەرارەی کە دراوە لە دژی پەنابەران بە دروشمی نابۆ ناردنەوەی پەنابەران بۆ وڵاتی خۆیان و نابۆ ناردنی پەنابەران بۆ وڵاتی ڕواندا بە هیواین فشارێک دروستکەین لەسەر حکوومەتی بەریتانیا و ببین بە سەبەب و پۆستێک بۆ ڕێگریکردن لەو پلانە. هەموو فشارێکمان کردو و چەند کەسێکمان تا ئێستا لە گرتوخانە لە دیتێنشن سنتەر دەرهێناوە بەسەرکەوتوانە و ئێستا کار لەسەر کەیسەکانیانەکەین. هیوادارین ئەوانەی کە ئێستا حالیان 70 کەسێک گیراون ئەوانەش توانین دەربێنین لە دیتێنشن سنتەر. ئەم فشارەشمان بەردەوامە بێ. هەروەک ئاگادارن کە لە ساڵی 2022 بۆ یەکەمین جار کە ئەم ڕێکەوتنە هاتە ئاراوە پلانی دەوڵەتەوە بوو کە ناردنی بە زۆری پەنابەران بۆ ڕواندا جێبەجێکە. ئەوە بوو کەوتە بەردەم زەخت و فشاری ئێمە و ڕێکخراوەکانی بەرگریکار لە مافەکانی پەنابەران یەکەمین کاروانی ناردنی پەنابەران بۆ ڕەوەندا شکستی خوارد. پاشان حکوومەتی بەریتانیا جارە پانای بردە بەردەم دادگاکانی دادگای شاهانەی بەریتانیا، دواتریش پیاداچوونەوەی لە دادگای باڵای بەریتانیاکە لە هەموو ئەم پرۆسەیە شکستی خوارد. سەرنجام ئەم جاریان لە ڕێگای حیزبەکەی خۆیەوە کە ئەکسەریەتن حیزبی پارێزگاران لە پەرلەمان بڕیارێکی یانە و بە دوای ئەو بڕیارەوە ماوەی 3 هەفتەیە هەڵمەتێکی بەڕێخستووە جارێکی تر ژمارێکی زۆر لە پەنابەران دەستگیر کراون و بە زۆرە ملێ ڕاپێکی کەشتی بیبی ستۆکۆڵم کراون. لە نێوانەدا ژمارێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. ئێمە هەمومان دەزانین عێراق و لیبیا و سووریا و ئەو وڵاتانە و بەشێک لە وڵاتانی ئەفریقاش ئەو باگراوندی ئەو شەڕ و جەنگانەیە کە سیاسەتە هەڵەکانی وڵاتی بەریتانیا و ئەمریکا سەپاندوێتی بەسەریانە. ئێمە هەمومان دەزانین دۆخی پەنابەران
لە چ بارودۆخێکدایە لە ئێستادا منە قسانە بۆ ئێوە ئەەکەم و ئێوەی ئازیز لێرە گرت بوونەتەوە دوو هاوڕێ ئازیزمان لە دیپۆرسنتەرەوە لە دیپۆرسنتەرەکانی هیزرۆوە براون بۆ فڕۆکەخانە کاتژمێر 4 و چارەکی ئێوارە وادەی فرینی